بەڵێ هەژار سڵاو لێ بێت ینی نرخی زێر وەکو خۆت ئاماژە بۆ پێدا بەردەوامە لە بەرزبوون و ئاستی پێوانەی تۆمان کردووە لە بازارەکانی هەرێمی کوردستان و دنیادا هۆکاری بەرزبوونی نرخی زێر لە بازاردا پەیوەندیدارە بە ئۆنسەی زێر لە بازاری نێودەوڵەتی بێگومان ینی هەر کاتێک ئۆنسەی زێر لە بازار نێودەوڵەتی بەرز بێتەوە ئەمە ڕاستەخۆ کاریگەری دەکاتە سەر بەرزبوونی نرخی زێر لە بازارەکاندا لە ئێستادا لە بازار شاری هەولێر هەرێمی کوردستان نرخی یەک مسقال زێڕی عیارە 21 بە 695,000 دینار دەفرۆشتێت کە ئەمەش ئاستەکی پەیوانەیە لە مێژوودا کە ئەم با بڵێن نرخە زۆرەی بخۆ دەبینێتن لە بازار ڕیشی خەڵە هەولێرم ینی لێرە تاکوتەرە ئەگەر کڕیار ببینی ئەگژینە زۆرەی بێ هەر زۆری ینی کۆڵانەکانی چۆڵن لە کڕیاری لێ نییە ئەوەی هەیە لە دوکانەکان تەنیا فرۆشیاران خۆیانن زادمەوێ بچمە لای یەک لە زێڕنگەکانی ئێرە بزانین بازارن چۆنە دۆخیان چۆنە سڵاو لێ بێت کاکە ماوەسەفای سڵاو لێبێ ئەگەر باسمە لۆ بکەی ئەمە هەموو باز لەوە دەکەم پێشتر ئێوە هەموو دەزانن کە هۆکاری بەرزبوونی نرخی زێر پەیوەندیدارە بە ئۆنسەی نێودەوڵەتی بەرزبوونەوەی نرخی ئۆنسا ئەی بۆچی نرخی ئۆنسە لە بازاری نێودەوڵەتی بەرز دەبێتەوە چی لە پاڵ ئەم بەرزبوونەوەیدا هەیە بڵێ سلااو ئەم هۆکارانە چییە کە ئەوسی زێر دائیمە لە بەرزیدایە هۆکارەکان زۆرن بەس ئەم دوو هەفتەی ڕابردوو تەنها سێ هۆکار هەبوون کە وای کرد بەردەوام ڕوو لە بەرزی بکاتن یەک لەوانە پێناسە گومرجەکان بوو لەسەر جیهان و لەسەر سین دووش خواستەکی زۆری لەسرە خستنە ڕوو نییە بەس خواستی لەسرە ئەم کانزایە سێ سین هەش باقی ڕاست پاردووە بۆی زێر بکڕن ئەوە وای کرد کە بەردەوام ڕوو لە بەرزی بکاتن تاوەکو ئێستا و لە داهاتوش بە هەمان شێوە بەرزتریش دەبیتن ڕیکۆردی تریش دەشتێنیتن پێتان وایە زیاتر بەرز دەبێتن بەڵێ بە دنیایەوە ینی زۆر باشکە دەمێک کە باش دەمێکی باش لێرەمە بە کۆڵانەکان و فڕەکانی ئێرە گەڕایمە هەموو دوکاندارن لێ تاکوتەرە ئەگەر مشتێک ببینی بازار نییە یان ئێمەش کاریگەری لە سێوە دروست کردووە بڵێ هەموو کاتێک بڵێ هەموو کاتێک خەڵک تامەزرۆی ئەم کانزایە ئەم زێڕەیە لە دێر زمانەوە تاکو ئێستاکە بەس کەچی ئێستا کە زێر گران بووە بۆیە ئێستاکە خەڵک تاکتاکە دێتن و خەڵک عادەتەن لە بۆ دوای نیڕوانێ دێنە ناو بازارێ زێر دەکڕن زۆر باشە بەڵێ ینی تاکیل لەوە دەکەن ئێستا ئێوە بە هەوڵاتان درێن هێشتان زێڕەکانتان مەفرۆشن یاخود بێن زێڕەکان بکڕن ئەمن لە هەموو کاتێک وەک خۆم گۆتیتم زێڕی بکڕم مەی فرۆشە تەنها لە سێ حاڵەت نەبیتن ئەو حاڵەتانە چیوچینە ئەوەی کە مەسەلەن پێویستیت بە زەڕوراتی ژیانی ئەساسیەکەت هەیە ئەگەر لە بۆ خانی بوو لە بۆ سیارەی بوو لە بۆ ئاردی بوو بیفرۆشە ئەگەر نە بیکڕە مەی فرۆشە هەر چەند بوو لە خزمەتی لە خزمەتە بەڕێزم وەزانەکان هەژارۆکو ئەم زێڕنگرش باسی لەوە کرد ینی بەهۆی باردۆخی دنیاوە ینی ئەو ئاڵۆزیانی کە لە دنیا هەیە ئەو شەڕ ئاڵۆزیانە و بازە زۆرەی لە پێناسی گومرجی هەیە چاوەڕ دەکرێتن ئەو ئاستە پێوانی ئێستا تومارکەوە لە ئەوسەی زێر بەرزبن ئەوسن زێر زیاتر بەرز بێتەوە زیاتریش ڕۆژ بە ڕۆژ نرخی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستان و عێراق و دنیادا زیاتر بەرز بێتەوە.